جێخۆیەتی کە پیرۆزبایی سەررجەم لەو خاتونانە بکەم کە خاتونە کوردانە بە تایبەتی کە پلەی باڵایان بەدەستێنا و زۆرینەی ڕێژەی دەنگەکانیان بەدەستێنا توانیان ببنە سەرۆکی شارەوانی چەند شارێک لە وڵاتی تورکیا لە باکووری کوردستان. ئەمە مای خۆشحاڵی و جێگەی دەستخۆشیە کە ژنان بتوانن پێگەیەکی کاریگەریان هەبێ. بەڕاستی خۆی پێگەی سەرۆکی شارەوانی یەکێکە لە پێگە هەستیارەکان بۆ خزمەتگوزاری لە سەر جەمبوارەکانە. جا دیارە لە تورکیاش لە باکووری کوردستان ئەوانش سیستەمی هاوسەرۆکی پەیڕەو ئەەکەن. ئەمە خۆی بۆ خۆی جێگەی بایەغدان و گرنگی پێدانی ئەو ڕۆڵەیە بۆ ژن و پیا و چونکە بەڕاستی هەموو شتەکان بە تەواوکەری یەکتریە بێت. من ئەتوانم بڵێم بەپێی ئەزمموی خۆم کە چەند ساڵ سەرۆکی شارەوانی هەڵەبجە بووم، هاوسەرۆکی یەکێکە لە باشترین هەڵبژاردەکان بە شەرتێک هاوسەنگی تەواو هەبێت لە بینی ئەو دوو تاکەیە کێشە و ململانێ نەبێت. بە تایبەتی ئەگەر ژنێک پێبێت و پیاوێک بێ ئەوە هەر زۆر باشە، بە تایبەتی کە ئێستا پەیڕەو ئەکرێت لە باکووری کوردستان، چونکە هەنێک ئیش و کار و تایبەتمەندی هەیە بەڕێی من پیا و بیری لێ ناکاتەوە، ژنان بیری لێ ئەکاتەوە. پێچەوانەکەشی هەڕاستە لەوانەیە مەسلا هەنێک کار و ئیش و کار هەبێت پیاوەکە بیری لێ بکاتەوە بە بیری خاتونەکەیان نەبێت، بۆیە هەردووکیان ئەبنە تەواوکەری یەکتری. من جارێکە پیرۆزبایان لێ ئەەکەم و هێوادارم سەرکەوتوو بن و ئێمە لە زۆر وڵاتانە بینیومانە سەرۆک شارەوانەکان دوای ئەوەی کە پێگەکانیان بەجێی هەڵن ئەبن بە سەرۆک کۆماری ئەو وڵاتە. یعنی لە ئێران بینیمان، لە زۆر شوێنی کە بینیمان، ئەمە ئەوە ئەگەێنێت کە سەرۆکی شارەوانی پێگەیەکی هەستیارە ئەتوانێت لەسەر جنوبەکانە کاریگەری خۆی هەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی خزمەتگوزاریەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی هونەریەوە، لە ڕووی وەرزشەوە. من حەزەکەم یەک نمونەی بەسیط بۆ بەڕێستان بێنمەوە. من سەردانێکی تورکیام کرد لەلایەن سەرۆکی شارەوانی دیاربەکرەوە بانگێشت کرابووین بەڕێز عەبدوڵڵا دەمیرداش کە بۆ فستیڤالێکی ساڵانەی سەرۆک شارەوانیەکە بوو. یعنی ئەو شارەوانێ تیپی وەرزشی هەبوو، تیپی هونەری هەبوو، تیپی شێوەکاری هەبوو، گروپی سینەماکاری هەبوو، گروپی شێوەکاری هەبوو. ئەمە یعنی ئەوە ئەگەیەنێت کە سەرۆکی شارەوانی جمگەی سەرەکیە لە هەموو شارەکە. من زۆر جار کە لە شارەوانی بووم بەداخەوە ئەکەوتمە ژێرباری توانج ئەیانوت با سەرۆکی شارەوانی لەگەڵ بەڕێوەبەری ڕۆشنبیری کارەکەیان بگۆڕنەوە. بەڵام من بە قەناعەتی خۆم و دیارە هەر کەسێک کە ئەچیتە وڵاتانی دەرەوە ئەبێ ئەو شتانی کە فێری ئەبێت و ئەزمموی کەیت بیهێنیت لە وڵاتەکەی خۆی تا قۆناق بە قۆناق بتوانانی جێبەجێ بکەیت. دڵنیام سەرۆکی شارەوانی لە هەر شوێنێکا بێت ئەگەر بیەوێت ئەتوانێت لەسەر جەمجمگە ئەساسیەکانی کۆمەلگایە ڕۆی خۆی هەبێت و کاریگەری هەبێت لەسەر سەرجەمچین و تێژەکان بۆ خزمەتکردنی لە کۆتاییە هەموو شتەکان بۆ خزمەتکردنی کۆمەلگایە و هاوڵاتیانی خۆشەویستە لەسەر جەمبوارەکانە.